يا الله ئەو پیاوەتان بینی کە کەوت تەمەنی هەیە نەخۆشی هەیە لە کاتێکی درەنگ هاتۆ بۆ ئەمڕۆ ئەگەر بۆی ڕێک بکەوتایە گوزەرانی ژیانی ڕێی بدابایە زووتر بە هاتایە باشتر بوو بە تەندروستێکی باشترەوە سەلامات ئینشاءڵڵا ئێرە بێگومان بینیتان ئەگەر لە تەمەنێکی درەنگەوە بیت و کێشەی تەندروستی هەبن نەخۆشیت هەبن ڕەنگە وەکو ئەم کەسە تووشی هەندێک حاڵەتی وا ببی کە زەحمەتە ئاسان نییە بەڕاستی باشە ئێرە مزگەوتی ذل حلێفەیە لێرە خەڵکی ئیحرام دەبەستن نیەت دەهێنن شوێنی تایبەتی خۆشۆردن هەیە لەولا خەڵک لەوێ خۆیان دەشۆن دوای ئەوە جلوبەرگ لەبەر دەکەن جلوبەرگی ئیحرام ئاوا وەکو من دوای ئەوە نیەت دەهێنن دوور کات نوێژ دەکەن و بەڕێ دەکەون بەڵام زۆر زۆر گرنگە تۆ بۆ پاراستنی تەندروستی خۆت لە هۆتێلەکەت لەوێ خۆت بشۆ لەوێ ئیحرام ببەستە کە دەیتە ئێرە تەنیا دوور کات نوێژ دەکەیت و نیەت دەهێنی و بەڕێ دەکەوی دیسان لەبیریت بێت کە ڕاستە ئەمە ئەرکێکی ئاینیە و پاراستنیە و ئەرکە ئاینیە جێبەجێکردنیە وەرکە ئاینیە جگە لە پاداشتە ئاینیەکە کە خۆت بیری دەکەیتەوە سوودێکی زۆری ڕۆحی هەیە کە لە کۆتاییدا سوود بەلانی تەندروستی و دەروندروستی دەگەیەنێ بەڵام پاراستنی تەندروستی خۆشت لێرە زۆر زۆر گرنگە خەڵکێکی زۆر دەچێتەنێ ئەو تەوالێت و ئەو حەمامانە بۆ خۆشۆردن و بۆ کاری دیکە بۆ بەجێگەیاندنی کاری پێویست بەڵام دەبێت لەبیرت بێت کە لە ڕوە تەندروستیەکە هۆتێلەکەی خۆت ژوورەکەی خۆت پاکترە نەک ئەو شوێنێکە دەیان و سەدان خەڵک ڕۆژانە سەردانی دەکەن و خۆیانی تێدا دەشۆن هەرچەندە پاکش بکرێتەوە تۆ ئەو ڕسکە مەکە باشە ئەو مەترسێ مەخەرە سەر خۆت تەواو ئاگات لە تەندروستیت بێت